لەوحەی بەخشراوەکان یان لەوحەی شیتەکان و زار خۆمان کەلهوڕی کە لە خانەقینیشیم لە پیان ئەی لەوحە لە ساڵ 97 دروستی کردم. من لەوحە نەیرم کە ئەوەنە وەقت وەگە لێو بووم ڕاستی تۆ من جار هەست ینی وە ڕوژی چەند تابلۆی تەواو کەم بەڵام ئەی لەوحە یەک ساڵ منمە پێوە یەک ساڵ مەمە پێوە گشت دڵێگەوە گشت ڕوحێتی گەو لە لی کارە کردم. یعنی حەق ئەو کەسەی لەدام کە چ شیوەیەک خۆی نیشت یان چ شیوەیەک دوینیەت یان بۆ شێوەیەکی عام کە چوی دیار دەدەن من هەر بۆ شیوەوە و ڕوحیەتە نەقلی کردم ئەرەبان ئەو لەوحە یان ئەو تابلۆ. بەڵام فکرەگە و مەوزوعەگە و کە نزیکم لای کەسەی لە کە بەخشراون یان شیتن یان کەم عەقڵن من فرە نزیکم لەلیان حتا ئیسەیشە نزیکم لەلیان یعنی قسەیان خۆشە شتێکی گوشن کە خەڵکەلێکتر نیێشنەی طبعا ئەو کەسایەتێ لە کە لە ناو لەوحەکە هەن فرەیان یعنی لە وەخت خۆی شکات کردن. یعنی من نزیکەی دەور چەند مانگێک زیاتر لە 3 مانگ ینی خۆم شاردمەوە یعنی هەم لە ئەوەی کە ئەوانەی کە هاتن ئەرە لای ماڵ یان ئەوانەی کە لە شورتە و مەحاکم و یانە شکاتە کردن و ئەوساش خۆدانزانین ینی وەخت سەدام کابرایەک بی هەم جەماڵ ناوی بی نەزانم قەومیگیان لە دیوان ڕیاسە بیە چە بیە ئیتر من هەر ناوەژ نەفتم ئیتر هەر تەواو پەکم کەفت یعنی ئیتر نەتونستم من بکەم ئیتر خۆم شاردمەوە ئیتر خەڵکەران قسەکردن ئەیە قسەکردن بەڵام یەک خاڵبی کە ینی کە تونستم دیفاع بکەم لە خۆم کە ئەوە وت هەرکی هات وت ئەلوا یانە ئەرا ڕسمیان کردیدە و خەڵک قەشمەری کەنە پیانەوە وتم با بە من ڕسم خۆم خستمە سوەگەلیانەوە ینی من غایەتەکەم ئەوە نییە کە ینی سوکایەتی بکەمە پیان و شتێکەوە بەڵام ئەیە واقعیگە ئەی کەسەی لە مەشهورن و معروفن لە ناو شارەکە و خەڵک شارەکە ینی خۆشەویستن لە لای خەڵک شارەکە و کە طبعا چەندین کەس لەلیان شکات کردن یەکی لەوانە بی حوسێن لیتاو کە ینی ئوسولی ئەرا شورتە و مەحکەمە و ئەیلاو وەلاو ملەخەسەکەی وەسە کە چی من ئەرە ناونەکە وت حوسێن سە چێگە تو ئەگەر ڕسمت کریایەسن یعنی سە تو سە مەشهورە و بیدا خەڵک ناسنەت ئێوت یعنی سە تو حەزکەی تونش ڕسم بخەنە ناوێت تا مەشهورە بوویت ئیتر ینی ڕاستی توای گشت ینی وەختێکی خۆش بردیمە سەر وەگەلی ئەو کە شکات و پارەداین بیم جاوت نازانم 1 ملیۆن توام نێزانم چەنی توام ئیتر لە ئەیە و لە ئەوە و لەیلا و لە لاخیرەوە ڕەسێ 25 دینار ڕوا بزانم 25 دینارەکەیش دایم لە پێ و ئیتر ینی فرەی لەلیان ئەی ئەحەتە عەرەبی لە ناو بازار دیەمەوە هات ڕی کردمەوە یەک شان قایمدا لە لیم وتم چە سێوە تەعادل تو رسمم کردیدە و منیش شانی دام